هێشتا مەسەلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بە ئەو هەموو کێشانەوە کە دادگای فێدراڵی بۆی دروست کردووە ڕوون نییە. ئاخۆ هەموو لایەنەکان بەشداری دەکەن یاخۆنا بە دیاریکراوی پێکاتەکانیش لەناو ئەمان لەناو لایەنە سیاسیەکانیشدا تەنها پارتی دیموکراتی کوردستان و خودی سەرۆک بارزانیشە کە پێداگرە لەسەرەوەی کە دەبێ پێکاتەکان بەشداریەکی کاریگەریان هەبێ بۆ بەشداریکردن لە پەرلەمان و ببنە ئەندامی پەرلەمانیش. ئەم بابەتە بە چۆ دەگا چی لێ دێ هەڵبژاردن دەکرێت یان نا و ئەی پێکاتەکان چۆن دەبێت بێبەش بکرێن. ئەمانە کۆمەڵێ بابەتن ئێمە لەگەڵ زۆر بەڕێز ئانۆ جەوهەر سەرۆکی هاوپەیمانی حاموڕەبی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین. کاگانۆ زۆر بەخێر بێن سەرەتا جێژنیشتان پیرۆز بێ و هەموو ساڵێک بەخۆشی. بەڵام من پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی ترم سەبارەت بە بەشداریکردنی پێکاتەکان و کارەکانتان بە چۆ گەیشتۆ دەمێ بزانم. ئێوە وەکو وەزیر لەم کابینەیە ئەم ڕاگەاندنەی ئەمڕۆی سەرۆک وەزیران سەبارەت بە ڕێکەوتنی هەرێم لەگەڵ بەغدا دەربارەی کێشەی موچە و شایستەدارایەکان ئەمە چۆن دەبینن چۆن دەنرخێنن؟ زۆر زۆر سپاس جەنابی حاکم. سەرچاو جژنی قیامەت یاخود ڕابوون هەستانەوەی حەزرەتی مەسیح گەورەی بۆ ناوی پیرۆز بێت بۆ هەموو کوردستانیان و هەروەها مانگی ڕەمەزان ئێستاوە گەیشتنە زیاتر لە نیوی ڕەمەزان و نزیکبوونی جژنی ڕەمەزان لە جەنابتان لە ئێستاوە پیرۆز دەکەم ئەگەر یەکترمانە زۆر هەتا ئەو کاتە. بەڕاستی ئەم ڕاگەندراوەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی و ئەو هەوڵ و کۆشەشانەی جەنابیان لە دەستپێکی کابینە تاکو ئەمڕۆ ئەمە بەڵگەیەکە کە هەمیشە جەنابیان لە خەمی هاوڵاتیانە لە خەمی موچەخۆرانە لە خەمی فەرمانبەرانە و ئەمە بابەتێکە بە چەندین قۆناغ کاری لەسەر کراوە و جەنابیان هەمیشە تیمی حکوومەت کە سەردانی بەغدا دەکەن دەربارەی بابەتی موچە ڕایسپاردووە لە گشت کۆبوونەوەکان جەنابیان باس کردووە و لە پەیوەندیەکانی دوولایەن لەلایەن ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت و ڕێزدار سوودانیش سەرۆکی حکوومەتی عێراقی هەمیشە باسی ئەم بابەتانە کراوە. غەمی یەکەمی جەنابیان هاوڵاتیانە بۆیە ئەمە شتێکی نامۆنیە لە جەنابیان و جەنابیان خەمی یەکەمی ئەوەیە کە بتوانی باشترین خزمەت بە خەڵکی کوردستان و بە تایبەت بە فەرمانبەران پێشکەش بکاتن. زۆر باشە کاک ئانۆ ئەمڕۆ سەرۆک بارزانی لە کۆبوونەوەی لەگەڵ جەنین کلاس خاردنیۆنەری نەتەوە یەکگرتوەکان زۆر بەڕاشکاوانە تعبیرێکی بەکارهێناوە دەڵێ پەرلەمان بە بێ پێکاتەکان ناکامەڵە. قسەتان لەسەر ئەمە چییە؟ ئەمە چ واتایەکی هەیە؟ ئەمە بەڕاستی بە عەرەبی مستەڵەحێک هەیە دەرێ ئەفلەجە سودوڕەنە ئەفلەجە قولوبەنە. ئەم بابەتە مووقفێکی مێژووی جەنابی سەرۆکە. جەنابی سەرۆک لە هەر ئەم بنەماڵایەش پەیوەندیەکی مێژوویان هەیە لەگەڵ کریستیانەکان و لەگەڵ پێکاتەکان لە هەرێمی کوردستان پێش دروستبوونی خود تەسیسکردنی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و لە هەموو شۆڕشەکانی بارزان لە کاتی شۆڕشی شێخی شەهید شێخ عەبدولسەلام بارزانی و پەیوەندیە مێژوویەکەی لەگەڵ پاتریەرکی شەهید مار بنیامین شمعون و هەروەها لەگەڵ ئەندریانێک پاشای ئەرمەن و هەروەها دواتر ئەم پەیوەندیە مێژوویە لەگەڵ کریستیانەکان لە کاتی جەنابی خودان شێخ ئەحمەد و ئەم پەیوەندیە پتەوە لەناو گشت پێکاتەکان لە دەڤەری بازان کریستیان بن جوو بن مسلمان بن و چۆن هەمویان یەکسان بوون و چۆن ئەوان لەو قوتابخانە هزریە فکریە پێکەوە خەباتیان کردێ لە پێناو پاراستنی خاچی وەتەن و دواترش لە شۆڕشەکانی بارزان و لە شۆڕشی ئەیلول و گوڵان لەژێر شۆڕشی ئەیلول لەژێر قیادەی جەنابی بارزانی نەمر مەڵا مستەفا بارزانی کە یەکێک لە نزیکترین کەسان لە جەنابیان کریستیان بووینە مەسیحی بووینە و دواتر ژەرۆها لەگەڵ جەنابی سەرۆک تاکو ئەمڕۆ ئەمەی ئەمڕۆ جەنابی سەرۆک باسی کرد بۆ بلاسخەرت ئەمە وانەیەکە لە جەنابیان بۆ هەموو دنیا کەوە ئەم پێکەوەژانەی لە کوردستاندا پارێزراوە و پارێزرەری یەکەمی
ئەم پێکەوە ژیانە جەنابی سەرۆک بارزانیە. ئەمە یەک دوو هەروەها وانەیەکە بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی کە تاکو ئێستا ئێمە ناڵێن بەرگریان نەکردیە لە مافی پێکهاتەکان، بەڵام دەبا مووقفیان زۆر لەمەوە بپرسم بەهێزتر بیت. زۆر باسە کاگانەوە ویستم ئەوە بپرسم، یعنی ئێوە وەکو پێکهاتەکان نەکەر کریستیان بەتەنیا تورکمان ینی ئەرمەن هەمووتان بێکەوە هەوڵەکانتان لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بە چۆک گەیشتووە؟ چیتان کردو تا ئێستا؟ ئێمە چ لەسەر ئاستی پەیوەندیەکانمان لە ئەوڕۆپا لە پەرلەمانی ئەوڕۆپی و هەرها لەگەڵ وڵاتان و لەگەڵ هەروەها وڵاتێک گرتووەکانی ئەمریکا ئەمە لە پەیوەندی بەردەوامین لە دیدارەکانمان لەگەڵ قونسوڵەکان و لەگەڵ نوێنەرەکانی وڵاتان هەروەها لە پەیوەندی بەردەوامین و ئێمە لە خەباتی خۆمان بەردەوامین و بەردەوامش دەبین. سەردانی ئەم وڵاتانە دەکەین و هەروەها سەردانی نوێنەرەکانیان لە هەولێر و لە بەغدا دەکەین و هەمیشە ئێمە ئیدانەی ئەم هەڵسوکەوتە ئەم هەڵەیە مێژوویە دەکەین کە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامدرا بە پێشکەشکردنی ئەم شەکوایە بۆ محکەمەی بەناو ئیتیحادی و هەروەها ئیدانەی ئەم بڕیارە نادەستوریە و ناقانونیە لەلایەن ئەو محکەمەی بەناو ئیتیحادی دەکەین کە مافی پێکهاتەی ڕەسەنی ئەم وڵاتە نەوەکانی بابل و ئاشور و نەوەکانی حەزارەی کلدانی و سریانی و ئارامی و ئاشووری و سۆمەری و ئەکەدی بێبەش بکەن لە نوێنەراتی سیاسیان لە پەرلەمانی کوردستان. زۆر باشە کاگ ئانۆ من نەبێ زۆر بەڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیارم بدێت و بۆچی بەتەنها سەرۆک بارزانی سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی پارتی دیموکراتی کوردستان دیفاع لە پێکهاتەکان دەکەن؟ پرسیار ئەمەیە ئایا لە لایەنە سیاسیەکانی تری کوردستان بە ئیسلامی و غیری ئیسلامیەوە بۆچی دیفاع لە ئێوە ناکەن؟ دەزانی قوتابخانەی فکری پارتی دیموکراتی کوردستان و ڕێبازی بارزانی نەمر و ئەم مەدرسەی جەنابی خودان و شێخ عەبدولسەلام بارزانی ئەمە قوتابخانەیەکی کوردستانیە، تەنهایی کورد نییە و تەنهایی موسڵمان نییە. ڕاستە زۆربەی زۆری خەڵکی کوردستان کوردن و موسڵمانن، بەڵام بەشێکی ڕەسەنی گرنگی ئەم کوردستانە کریسیانن و بەشێکی ڕەسەنی گرنگی ئەم کوردستانە تورکمانن و هەروەها ئەیزیدینە و کاکەینە و سابی ئەیمەنداینە و جووش وەختی خۆی هەبوو. ئێمە لەم وڵاتە زیاتر لە 350 گوندیمە سووتێنرا و هەروەها یعنی تێکشکێنرا بردرا نما لە کاتی سەدام بە هەزارەها لە ڕۆلەکانی ئەم ملەتە کوژراون و بە سەدان هەزار دەرکراون. ئەم حەقیقەتە ڕەسەنەکان دەیزانن و ئەوانەی کە صاحب شۆڕش بووینە باش دەزانن پێکهاتەکان چ ڕۆڵێکیان هەبوو لە بنیاددانی ئەو کوردستانەی ئەمڕۆ و ڕەسەنەکانش تەنها وەفاداریان دەبی بۆ هاوخەباتیان و بۆ هاو نیشتیمانەکانیان. زۆر باشە زۆر بەڕێزانەوە جەوهەر سەرۆکی هاوپەیمانی حاموڕەوی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بوویەوە، شەوتان باش.